بەریتانیا وەکو یەکێک لە وڵاتە دەگمەنەکانی جیهان خاوەنی دەستوورێکی نووسراوی دیاریکراو نییە، بەڵکو ئەو وڵاتە بەپێی یاسا بڕیار و ڕێنمایی بەڕێوە دەچێ کە پشت بە سیستمی عەلمانی و جیاکردنەوەی دین و دەوڵەت دەبەستێ، بەڵام ئاین و کلتور و دابوونەریت کاریگەری خۆی لەدەست نەداوە. بەهۆی چوونە دەرەوە لە یەکێتی ئەوروپا و قەیرانی دارایی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕێژەی تەلاق لە نێوان هاوسەران کەمی کردووە، چونکە هاوسەران ناتوانن ماڵ و سامان و خانووەکانیان دابەش بکەن، بۆیە بەناچاری بەیەکەوە دەمێننەوە. بەپێی ئامارێک 90,000 حاڵەتی تەلاق لە نێوان ساڵانی 2007 و 2018 هەبووە، ئەمەژە ماوەی 50 ساڵی ڕابردوو کەمترین ڕێژەیە. ئەگەرچی لە بەریتانیا قسەیەک وا باوە کە یاسا هەمیشە پشتیوانی ژن و منداڵ دەکات و پیاو لەم وڵاتە یاسا لە بەرژەوەندیدا نییە، بەڵام یاساناسان ئەمە ڕەت دەکەنەوە و دەڵێن پیاوان تاقەتی بەرگریکردنیان نییە لە دادگاکان. دیاردەی توندوتیژی و کوشتنی ژنان لە بەریتانیاش هەیە. لە ساڵی 2018 بەرزترین ژمارەی کوشتنی ژن تۆمار کرا، بە جۆرێک 147 حاڵەتی کوشتنی ژنان هەبووە کە زۆربەی لە دەستی مێرد و هاوڕێیەکانی ئێستا و ڕابردوویان بووە. ساڵانە جگەلەوە زیاتر لە 100,000 حاڵەتی توندوتیژی خێزانی لە بەردەم دادگاکان تۆمار کراوە. بەشێکیش لەو ژمارەیە بەڕەوەندی کوردی دەکەوێ، بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوو ژمارەی توندوتیژی دژ بە خێزان و کوشتنی ژنان و بردننی کێشە و گرفتەکانیان بۆ بەردەم دادگاکان زیادی کردووە. پیاوانی کورد پێیان وایە یاساکانی بەریتانیا دژی خێزان بەگشتی و بە تایبەتی دژی پیاوە. دادگاکان لە جیاتی چارەسەرکردنی کێشە خێزانیەکان بە بڕیاری پێشوەختە و پشتیوانی ژنان خێزانەکان هەڵدەوەشێننەوە. ئەمە تەوەری ئەمجاری بەرنامەی خێزانی کوردە لە تاراوگە و کاریگەری یاساکانی بەریتانیا لەسەر خێزانی کورد.